ئێستا نەبرژایەوە بە چک جواب بدەوە خوێندەواری بەڵێ یعنی فەرمو ڕۆژنامە نووسمەنێ بەڵێ بە بەلەیان بە نەخێر جوابەوەدا بەس سەرچاو باش کاکە ئەنجا دوای ئەوە ئەم مەرحەمە سەردە بەکاردێنین بۆ ڕۆژە و دوای ئێوە ئەو مەرحەمە ڕەشە بۆشەوە ئێستا نەبرژایەوە بەچی جوابەمەوە بە بەلەیان بە نەخێر نەخێر ئەیدە باشە کەواتە لەوانەیان حەپێکی سڕکەرت خوارد بێتەوە یان مەرحەمێکت بەکار بێ نابێ یان شتەکە هیچی وانە بێ ئیشەڵڵا هەر بخۆی مێشولێک پێدان و سابێ هەچەندە مێشولەکەمە بەڵان مێشولە لە هەموو شوێنێکی هەیە ئێستا یعنی کەمە بۆ ماڵان بەڵان لەوانەیە پێدان و سابێیان شتێکت بەرکەوتویان هۆ خفەیەکتە بێتۆ یانم هاتووی ئەم دەرمانخانم لەوانەیە هەر خۆت ترسێک لێنیش پێوتێتت ئەو نەخۆشیان ترس ناکەوە بزانم لای تۆ ترس ناکە بەڵێ چاوت من مازەکەم زۆر سپاس دەکەم ئەوەی کە هەیە من هاتوومەتە باوەڕگەی کوردەواری لای کە عەبدوڕەحمان کە بەخێرکانم ڤیدۆکانی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کاردانەوەیکی زۆری هەیە بە تایبەت ئەو قسەی کاڵێ بە چک جواب مێرۆ مامۆسای زانکۆ کە عەبدوڕەحمان سڵاو لێبێ سلام ڕحمەت الله زۆر دەرباس جەنابە چۆنە سەرچاوە بەڵێ. سەرسەرم زۆر سپاس دەکەم شانازیتان پێوە دەکەم قوربانە زۆر سپاس دەکەم شانازیتان پێوە دەکەم